بینەرانی خۆشەویست لەم بەشە لە بەرنامەکەماندا بابەتێکتان پێشکەش دەکرێت لە ژێناونیشانی ئامادەگی کەمی ژنان لە خەباتی سیاسیدا لە نووسینی بەڕێز دلێر محەممەد نووری بە کەمێک دەستکاریەوە لەگەڵمان بن بۆ بینینی ئەم بابەتە. بەشداری سیاسی واتە مرۆڤ کاسەکانی بە بیرکردنەوە و شیکردنەوە و چالاکی و بڕیاردان بەسەر ببات. بۆ ئەم پرۆسەیەش مرۆڤ پێویستی بە مۆتیڤ و کاتە. مۆتیڤیش واتە پاڵنەر. ئیدی پاڵنەرەکە ناوەکی بێت یاخود دەرەکی بێت گرنگی بێپایانی هەیە لەوەی وا لە کەسەکە بکات کە کردەی شاراکی سیاسی بە ئەرکی خۆی بزانێت. مرۆڤ چ پیا و چ ژن بوونەوەری بزۆک و بیرکەرەوەن. مرۆڤەکان لە دانیشتەکان و کۆڕ و کۆبوونەوەکانیاندا تەنانەت لە وتوێژەکانی ژنانی سەر تەنوربان و ژنانی گەڕەکیش هەمیشە خەریکی لێکدانەوە و شیکردنەوە و بیرکردنەوەن لە دۆخی گشتیدا. ئەوجا بەرهەمی ئەم بیرکردنەوانەش سادە و مۆزە کورت بنیانە بۆ ئەوەی بیرکردنەوەکانیش کاریگەر بن پێویستیان بە پاشخانی معریفی و تاقیکردنەوە کەسیەکان و گەڕانی فیزیکی و نافیزیکی شەیە. لەوانەش گرنگتر تەرجەمەکردنی ئەنجامەکانی ئەو تێفکرینە بۆ دەنگ و ڕەنگ و چالاکی تاگو بگاتە ئەوانی دیکە و خەڵکانێک لە دەوری دروشمەکانی ئەو تێفکرینە کۆبکاتەوە کاریگەری و گۆڕانکاری دروست بکات. ئێستاش بە کورتی دەپرسم کە ئایا ژنی کورد بە هەمان شێوەی پیاوی کورد ئازادە لە گەڕانی و تاقیکردنەوەی کەسی و لە بەدەستهێنانی پاشخانی معریفی و لە جورئەتی تەرجەمەکردن بۆ چالاکی و ئەکت؟ ئەگەر بزانین کە سیستمی پەروەردەی نەریتی ئائینی و پەروەردەیی کۆمەڵگەی کوردی ناحەقی و ژیاکاریەکی کوشندە دەکات لە نێوان ڕەگەزی کوڕ و کژدا، بەوەی کە هەر لەو کاتەوەی کوڕ سمێڵ بۆرز دەکات ئیتر پانتای ئازادیەکانی بەرەو فراوانی هەڵدەکشێت بەرامبەر بە کچ. کچانیش هەر لەو کاتەوەی کە مەمکەکانیان وردە وردە گەشە دەکەن ئیتر ئازادیەکانیشیان وردە وردە ڕووەوە و تەسکبوونەوە دەڕوات. ئەمە یەکەم ڕێگری ژنانە لە بەدەستهێنانی پاشخان و تاقیکردنەوە و گەڕان و هۆکاری کوشتنی مۆتیڤیشە بەوەی کاری بیرکردنەوە و تەکبیر و چالاکی سیاسی ژیان بۆ پیاوان جێبهێڵێت. فاکتەری کات زۆر گرنگە. ئایا ئەرک و وەزیفە کۆمەڵایەتیەکانی ژیان هەر لە چێشخانە و سالۆنی لەدایکبوونەوە تا دەگاتە کارگە گەورەکانی تەکنۆلۆجیا و ژوورەکانی بڕیارە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و معریفیەکان بە یەکسانی لە نێوان ژن و پیاودەدا بەشکراوە؟ ئایا فرەکاتی پیاو بە هی ژن بەراورد دەکرێت؟ وەڵام و شیکردنەوەی ئەو پرسیارانە ئەو نیشانەی پرسیارەی سەرەوەمان بۆ دەگۆڕێت بە خاڵ. دەنا هەموو ئەو بیرکردنەوە سیاسیانەی پیاوێک دەرزی ئاسا ئەیان ژەنێ لە دنیای سیاسیدا بۆ واڵاکردنی دەرگای چالاکی سیاسیەکان ژنێکیش دەتوانێت سوژن ئاسا هەمان شت بکات. لێرەوە دەگەینە ئەو ئەنجامەی کە بەڵێ بێگومان کەمی بەشداری ژنان لە چالاکی سیاسیدا کێشەیەکی گەورەیە. چونکە گەر لە ڕووی زمانەوانیەوە لە وەشەی مرۆڤ بڕوانین دەبینین لە هەموو زمانەکانی دنیادا مرۆڤ بە واتای ژن و پیاویش دێت. تۆ کە دەڵی مرۆڤێک هات، مرۆڤ شتێکی ودیان کردی، ئەوە دیار نییە ژنە یان پیاو. کاتێکیش فۆرم و خەسڵەتی ئەو مرۆڤە دیاری دەکەیت، ئیتر ژنیەتی و پیاوەتی مرۆڤەکە لێرەوە دەردەکەوێت. ئاشکرایشە ئەو لە تەمرۆڤەی تا ئێستا و بە درێژایی مێژوو لەکای سیاسیدا بڕیار بەدەست بووە پیاو بووە، کەواتە یەک جۆر خەسڵەت و تایبەتمەندی مرۆڤ بڕیاری لە سیاست و مێژووی مرۆڤایەتی بە مێ و نێرینەشەوە داوە. دەرەنجام گوێ زەوی ئەمڕۆ کە ئیرەئی پێنابرێت لە کاولکاری و پیسبوون بە پەتای جەنگ و کێشە ژینگەیەکان هەمووی بەرهەمی بڕیار و معریفەی پیاوە. ئاخۆ ئەگەر ژنان وەکو لە تەمرۆڤەکەی دیکە بە نیوە بەشی خۆیان بەشداریان ببوایە، ئەوە ئەو بەرەنجامە بەرهەم هاتووە کە بە تەنها بە خانەکانی مێشکی پیاو پێگەیشتوین بەم شێوەیە دەبوو؟ ئایا گەردوون هەر بەم پۆخڵگەی ئێستای دەبوو؟ ئێستاش کە دەگەینە ئەو ئەنجامەی کە جێگە و پێگەی ژنان لە کای سیاسیدا کەمە یاخودونە، هۆکاری سەرەکی پەیوەستە بە ژیانی نا ئازادی ژنانەوە. ئازادی ژن لە هەموو کۆمەڵگاکانی مرۆڤایەتی لە دنیادا بە گشتی سنووردارترە لە ئازادی پیاو.
ئەمە هێندەی پەیوەندی بە وێرانەی هەزری وەحشەتناکی پیاوە هەیە بۆ جەستەی ژن، هێندە پەیوەندی بە خودی فۆرما و ڕۆژێنەرە سێکسیەکەی لەشی ژنەوە نییە. تۆ تمشاکە تەنانەت باوکو و دایکی کوڕ و کچێکی خێزانێکی ئۆروپیش لا چوونە دەرەوەی کشوکڕەکانیان لە نێو شەوجا بۆ سنتەری شارە گەورەکان بە یەک ئەندازە دڵە ڕاوکێ و ترسیان نییە، بەڵکو دڵە ڕاوکیەکەیان بۆ کچەکەیان زیاترە لە کوڕەکەیان. ئەمەش بە هۆکاری ئەوەی کە مێینە زیاتر بەرەوڕووی دەستدرێژی ئەبنەوە تا نێرینەکان. تۆ تمشای کەمپینی میتوو بکە کە دەریخست تەنانەت ژنانی ناودار و پلەبەرزی کۆمەڵگا ڕۆژاوایەکانیش پارێزراو نەبوون لە دەستدرێژی و تەماعی پیاوان. جا ئەم ترس و دڵەڕاوکێی پیاوان لە چارەنووسی ژنان و کشانی خێزانی خۆیان هەزاران جار زیاترە لە کۆمەڵگا ڕۆژهەڵاتیەکاندا. ئەمەش ئەگەڕێتەوە بۆ جیاکردنەوەی نێرومێ لە قۆناغەکانی سەرەتای ژیانەوە و بە نامۆکردنی ئەم دوولەتە مرۆڤە لە یەکتریەوە. بەمەش هەم تەماشای پیا و وەحشەتناکتر دەبێت بۆ ژنان و هەم ژنانیش زیاتر ڕوبەڕووی دەستدرێژی دەبنەوە. تۆ چاوەڕوانی چی لە زۆرێک لە پیاوانی ڕۆژهەڵاتی ئەکەی کە بۆ یەکەم جار لەشی ئافرەت بەڕووتی لە ژووری هاوسەرگیریدا دەبینێت؟ ئاخۆ چه گەرەنتیەک بۆ کشانی هەرزەکار و گەنجەیەکە پیاوانی هاوشانیان لە شانۆی سیاسیدا دەستدرێژیان نەکەنە سەر؟ ئایا هەموو ئەم هۆکارانە وایان نەکردووە کە ژنان پێویستیان بە مۆڵەت پێدان و چاودێری براو باوک و مرد بێت لە بەشداریکردنیان لە کای سیاسیدا؟ ئاخۆ بۆ دابینکردنی کەشێکی ئاسایش بۆ بەشداری سیاسی ژنان پێویستمان بە پاراستنی ژنانە لە دەستدرێژی یاخۆت بیناتکردنەوەی ئەخلاقی پیاوانە و ئاشناکردنەوەیان بە لەتەکەی دیکەی مرۆڤبوونی خۆیان. هەموو دەرەنجامەکانی چالاکی سیاسی پیاوانی کورد لە کۆمەڵگەی سیاسی و ناوەندی بڕیاردا بە درێژایی مێژوو سەلماندوویانەکە بەرهەمەکەیان ئیفلیج و ناتەواو بووە. هەر ئەمەش گرنگی بەشداری ژنانمان لەو کایەدا بۆ ئەسەلمێنێ. هەر بۆیە دەبێت هۆشیاری کۆمەڵایەتی بڵاو بکرێتەوە لەم بارەیەوە. هەروەها دەبێت خێزانەکان دووبارە بە مێتۆدەکانی پەروەردەی خێزانی خۆیاندا بشنەوە. دەبێت خێزانەکان هانی کچان بۆ بەشداری لە چالاکیەکانی ژیان بدەن و کوڕانی نێوخێزانیش بەتوانا و کاریگەری کچان ئاشنا بکەن و گیانی هاوبەش و کچ قبولکردنیان تیا ببوژنێنەوە. ئەبێ خێزانی کورد هەر لە تەمەنی سەواییەوە کچان و کوڕان لەسەر بنەمای یەکسانی وەکیەکی پەروەردە بکەن. ئەبێ هان بدرێن کە ئەشێ کچانی ناوخێزانیش تووڕە ببن، دەنگ هەڵبڕن، بڕیار بدەن، دەنگیان لە نێو خێزاندا ببیسترێ. ناکرێ بەبێ ئەوەی ئەرکی پاسەوانی کوڕان نێو خێزانێک بۆ کشەکانیان تۆق بکەیتەوە و چاوەڕوانی بەشداری کشان ببیت لە چالاکی سیاسی و بڕیارداندا لە داهاتوودا. چونکە تۆ هەر لە مناڵیەوە کشەکانت بەوە ڕاهێناوە ئیتر نێرینەکانی خێزان بڕیار لە جوڵە و مەودای هاتوشوەکانی تۆ دەدەن بەدەر لە جیاوازی تەمەنیش. ئەشێ تەنانەت کوڕ ببێ بە پاسەوانی دایکی بێوەژنی خۆشی. بۆیە هەتا سمێڵەکان لە ڕەمزی گەورەی و دەسەڵات و کامەڵبوونی ئەقڵ نەخرێن، خاوەن مەمکەکان دەبێ هەر لە گرمۆڵە بکرێن و بشاردرێنەوە لە گۆڕەپانی سیاست و بڕیاردان. باوەڕەکەم ئەم ئەزمونە پێشتر لە خەباتی سیاسی و شۆڕەشگیری کوردە چەپەکانی ڕۆژهەڵات و باشووردا وەک کۆمەڵە و هێندێکی تر لە چەپەکانی هاوشێوەیان لە چلەکانەوە بۆ هەشتاکانی سەدەی ڕابردوو بەرپاکرا. سەرەتایەک بوو بۆ خەبات و تێکۆشانی سیاسی و سەربازی تێکەڵاو. دواتر لە نێو ڕیزەکانی پەکەکەدا لە هەشتاکانەوە تا ئەمڕۆژ بە بەرنامەتر پیادەکرا. ئەمڕۆژ لە خەباتی کوردانی ڕۆژئاوادان نەک هیچ جۆرە جیاوازیەک لە نێوان نێرومێ نەماوە، بگرێت لە زۆر شوێندا ئەوەی بە یەکینەکانی پاراستنی ژنان کراوە، با یەکینەکانی پاراستنی پیاوان نەکراوە.